ئەمن ئەگەر قاتێک لەبەر بکەم بەهای من بەرزتر دەبیتەوە خەڵک بە چاوەکی کە تەماشاوەکەن ئەحساسەتیان بەرامبەر دەبی و بە هەمان کاتیش یعنی لە خۆشت ئەو ئەحساسە دروست دەبی. کاکڕاستن زۆر ستایلی جلوبەرگمان هەیە کەوا پێویستە هەر کەسێک بیپۆشێت بەگشتی خۆی جلوبەرێک وەکو دووەم ئامراز دێت وەکو پێداویستی ژیان کە ئینسان پێویستە بەکاربینی و وەکو ستایلەکانیش ئەمە عادەتیان کە 4 ستایلمان هەیە خەڵک ڕۆژانە بە بەردەوامی بەکاردێنی وەکو پێویستیەک. تاوان ستایلەکانیش یەک لەوانە کلاسیکمان هەیە، کاژواڵمان هەیە، بزنس کاژواڵمان هەیە و کاژواڵی ئاساییمان هەیە، واروە سپۆرتیمان هەیە و ستایلە چشمانەی پێدەڵێن کۆمفۆرت کە خەڵک زۆربەی کات لە ژیانی ڕۆژانەی مەسەن چوونە سەرکاری ئاسایی و ئەو بابەتانە کە جلوبەرجی زۆر بە گرنگ نازانی کۆمفۆرت ستایل لەبەرەکات. باشە کاکڕاست ئەو کامە ستایلی یاخود کامە جۆریانەکە خواستی زۆر لەسەرە لە کوردستان بەگشتی لیان لە هەولێر؟ بەڵێ بەخۆی دەگەڕێتەوە سەر ئەو کەسێک کە ژیانی کووە. جلوبەرێک یەکە لەو بابەتانی کە کەسایەتیمان ناگۆڕێت بەڵام ئەحساسی چاردەور و ئەحساسی خۆمان کە ئیش لەسەر دەکات. لۆ نمونە ئەمن ئەگەر قاتێک لەبەر بکەم بەهای من بەرزتر دەبیتەوە خەڵک بە چاوەکی کە تەماشاوەکەن ئەحساسەتیان بەرامبەر دەبی و بە هەمان کاتیش یعنی لە خۆشت ئەو ئەحساسە دروست دەبی. لۆ ینی ئەگەر من دکتۆرێک بم لە جامیعی ئەگەر من مەسەلەن محامیەک بم پێویستە بە هەموو کاتێک قات لەبەر بکەم جلوبەرگە چی فۆرماڵ بی فەرمی بیتن. ئەگەر مەسەن کارێکی ڕۆژانەی ئاساییم هەبیت لۆ نمونە فیتەریەک بیت وەکو خۆمان ینی بابرێن یان هەر کاتێک مەسەن زۆر بە گرنگی نەزانین دوکاندارێکی ئاساییبی ستایلش کۆمفۆرت بەکاردێن دەگەڕێت و سەر ئەو کەسێک کە ڕۆژانە چ لەبەر دەکات. باشە ئێستا ئەگەر بەڕێستان ئامادە بی منیش ئەمەوێ ئەو ستایلانە کە جەنابەت باس کرد بێکەوە تێستی بکەنیان خۆم لەبەری کەم و دواتریش وردەکاری زیاتر بکەین. لە خزمەتم بە سەرچاو باتاقیکەینەوە. بەڵێ ستایلێک یەکەممان کە باس کرد ستایلی فەرمی بوو لەو کەسانێک کە دکتۆرن یان ئوستازی جامیعانە یان مەسەلەن پەرلەمانتارن کەسانی سیاسینە محامی حاکم هەر کەسە کە پێویستی بە جلوبەرجی فەرمیە بوو پێویستە قاتێک لەبەرکات. کاکڕاست ئەمە جۆری دومانە ناوی چێوە چێ زۆر بەکاری دێنێم جۆرە ستایلە؟ بەڵێ ئەو ستایلی کە لە چاکە سپۆرت بلازەر و بلوزەک یان تیشێتێک و لەگەر پانتۆڵە قوماشیان کابۆیەک پێدەنێن بزنس کاژواڵ. ئەو بزنس کاژواڵە لەو کەسانێک کە عقاراتیان هەیە یان ڕۆژانە زۆر جلوبەرجی ڕسمی لەبەر دەکەن و دەیانەوێت تۆزێک مەسەلەن ئیسراحەتێک بدەنە جسمی خۆیان یاخود سەفەرێکی مەتاڕیە ینی سەفەرێکی دەریانەیە لە مەتاڕی دەبیندرێن و کەسانی بەناوبانکن دەتوان بزنس کاژواڵ لەبەرکەن و بەو ستایلە ئەتوو بەهایەک دەدەی خۆت و لە هەمان کاتشتا تێدا مرتاحی. کۆتا ستایلی ما کە ستایلەکی کۆمفۆرت ستایلی پێدەنێن کە ئەو ستایلێکە خەڵک ڕۆژانە لەبەر دەکات لە کاتی دوکانداری و ئیشەکی زۆر زۆر تایبەت نەبیت زۆر پەیوەندی بە جلوبەرگەکانیەوە نەبیتن دەتوانێت ئەو زۆر ستایل لەبەر کات بریتە لە بلوزەک یاخود لە هاوێنان تیشێتێک قەمیسەکی ئاسایی لەگەر کابوویەک و کالک باس لەوەی خۆی داپۆشی باس لەوەی ئامرازەکەی پڕکاتەوە بەڵام زۆر احتیمام پێ نادات و هەشە ینی حەزی لێ بۆ ستایل دەرکەویتن ڕەنگەکان زۆر بە جوانێت تەنسیق دەکاتن و ڕەنگە چیواشمان هەڵبژاردی کە لە فەیسی تۆوە جوانی و ڕەنگدانەوەی زۆر تایبەتی هەویتن و هەر کەسێک ئیش و کار و ڕۆژانەی زۆر پەیوەندی بە جلکەکانی نەبوو دەتوانێت بۆ ستایلە دەرکەوی ڕۆژانە.